ئەمانەیە بچینە هەولێر بزانین لەوێ دەنگدان چۆن بەڕێوە ئەچێت پرۆسەی هەڵبژاردن چۆن بەڕێوە ئەچێت پەیامنەرمان قارەمانمان لەگەڵا ئەبێت بزانین لەوێ تا ئێستا هاوڵاتیان چۆن بەشداری ئەکەن لە پرۆسەی دەنگدان ئەم کاتەوە باش قارەمان سڵاو لێبێت پێمان بڵێ بزانین لە هەولێر پرۆسەی دەنگدان تا ئێستا چۆن بەڕێوە ئەچێت لەوەی کە تا ئێستا سێ کاتژمێرە هاوڵاتیان ئەتوانن بچن بەشدار بن لە پرۆسەی دەنگداندا و تا ئێستا ڕێژەی هاوڵاتیان چۆنە بە باشی دێن بۆ دەنگدان؟ بانیتان باش و کاتتان باش ئێستا من لە بنکەی ئازادیم لە هەولێر دیارە لە سەعات هەفتەوە ئەم بنکەی کە من قسەی لێ یەکەم هاوشێوەی بنکەکانی تر لە هەرێمی کوردستان کرانەوە ئەوەی کە هەیە لێرە تا ئێستا گرفتێکی وانە بووە تەنها ئەوە نەبێت کە لە هەولێر لە چەند شوێنێک گرفتی پەنجەمۆر هەبووە ئەوانەی کە کارتی بایۆمەتریشیان هەبووە بەڵام لە کاتی خوێندنەوەی پەنجەمۆرەکان گرفتیان بۆ دروست بووە لەم بنکەی ینی قەرەباڵغی هەیە ئەو بنکەی من قسەی لێ یەکەم 1982 کەس مافی دەنگدانی هەیە کە تاکو سەعات 6 دەنگ بدەن و بەشێکی زۆری نوێنەری لایەنە سیاسیەکان کارمەندانی کۆمیسیۆن لەم بنکەیە هەن من میوانێکم دەبێتن کە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانە دیارە لەم بنکەیە دەمێت سەبارەت بەو بنکەی کاک سوورچی ئەو کاتت باش ئەگە بتێ باز لەوە بکەین پرۆسەکە تا ئێستا چۆن بەڕێوە دەسێتن لەبیانەوە تاکو ئێستا بە سەرکەوتووی ئەنجام بدرێت تاوەکو ئێستا گرفتەکان زیاتر حاڵەت هەفتە تا دە حاڵەتی نەخوێندنەوەی پەنجەمۆر هەبووە لەو مەحەتەیە کە من چاودێرم زیاتر لە 50 دەنگ دراوە تاوەکو ئێستا هەتا ئێستا زیر کێشەیەکی زیاترمان توش نەبووە حاڵەتی زیاترمان نەبووە پرۆسەکە تاوەکو ئێستا بە سەرکەوتووی ئەنجام دەدرێت لە هەڵبژاردنەکانی گرفتێکی وانەوە بەڵام ئەم جارە لە کاتی دەنگدان ئەو قەڵەمەی کە بەکاری دێنێن ینی شێوازی بەکارهێنانەکەی تۆزێک لای هەندێک کەس قورسە ئێوە ڕێنمایی ئەو کەسانە دەکەن یاخود کارمەندانی کۆمیسیۆن بەڵێ بە تاکید شوێنی لێدانی مۆرەکە زۆر بچووک بووێتەوە بۆ کەسە بە تەمەنەکان بۆ کەسە نەخوێنداوەکان بۆ وانە زیاتر کێشە و گرفت ڕوو دەداتن و دەبێ بە وریاییەوە مۆرەکە بخەیتە سەر ئاماژەکە خۆشی بەڵەوەی کە دیارە سوورچی زەیتون وەکو چاودێری یەکێتی نیشتیمانی کوردستان لە بنکەیە وەک لە دیمەنەکانیش دەبینن لەو وێزگەیەک لەو بنکەیە کە قسەی لێکم بنکەی ئازادی 5 وێزگەی دەنگدان هەیە کە 1982 کەس مافی دەنگدانی هەیە دەماوەژە بۆ کەم لە سنووری پارێزگای هەولێر واتاوە قەزا مەحیانەی کە لە سنووری پارێزگای هەولێرن کە 933,115 کەس مافی دەنگدانی هەیە کە تاکو سەعات 6 بچن دەنگەکانی خۆیان بدەن لەگەڵەوەشکە 498 ناوەندی دەنگدان کراوەتەوە لەگەڵ 2213 وێزگەی دەنگدان لەگەڵ ئەوەی کە باسم کرد نوێنەری لایەنە سیاسیەکان و کارمەندانی کۆمیسیۆن بە هەمان شێوەن زیاتر لە 400 چاودێری ناوخۆیی بیانیش سەردانی بنکەکان دەکەن بۆ ئەوەی کەوا چاودێری ئەو پێشێلکاری و ئەو خڕوقاتانە بکەن کە لە ناوەندەکانی دەنگدان هەیە زۆر باشە قارەمان ئەگەر پێمان بڵێیت لەوەی کە ئەم بەڕێزە ئاماژەی بەوە کرد کە زیاتر لە 7 بۆ 8 حاڵەتە بۆ لەوەی کە پەنجەی نەیخوێندەوەتەوە بەڵام ئەزانین لەوەی کە کۆمیسیۆی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئاماژەی بۆ کردو لە 105 ئەو کەسانە ئەتوانن دەنگ بدەن ئەو کەسانە دەنگیانداوە لە دوای ئەوش کە پەنجەمۆرەکان نەخوێندراوەتەوە یاخود کێشەکانیان بۆ چارەسەر کراوە بەڵێ ئەو گرفتە لە بەشێکی زۆری ناوەندەکانی دەنگدان هەیە بەتابەت ئەوانەی کە تەمەنیان هەڵکشاوە یاخود نەخۆشیەکانی سوکەری و زەختیان هەیە نەخۆشیە درێژخانەکانیان ئەمانە گرفتیان هەیە لە خوێندنەوەی پەنجەمۆر تاکو 105 بۆیان چارەسەر دەکرێت دەنجیان داوە بەڵام لەگەڵ ئەوەی کە دەنجیان داوە فۆرمێکیان پێدەدرێتن و کارتی دەنگدانیان لێ وەردەگیرێتەوە تاو کاتێکە پرۆسەی هەڵبژاردن تاوا دەبێتن دواتر لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان کارتەکانی وەردەگرنەوە ینی ئەم 105 بۆ ئەو کەسانەیە کە لە بەیانی و زوو تاکو ئەو 105 تاوا دەبێتن کە پەنجەمۆریان ناخوێنێتەوە دەتوانن دەنگەکانی خۆیان بدەن بەبێ ئەوەی کەوا گرفتیان هەبێ بەڵام وەک باسم کرد بە پێوە ڕێنمایانەی کە کۆمیسیۆن هەیەی کارتی دەنگدانیان لێ وەردەگیرێتەوە و فۆرمێکیان پێدرێت بۆ ئەوەی کەوا دواتر دوای بەڕۆچینی پرۆسەی هەڵبژاردن بتوانن کارتەکانی خۆیان وەربگرنەوە کە ئەمڕۆ دەنجا پێداوە باشە قارەمان پێمان بڵیت هاوکارمان مەریوان لە شاری سلێمانی پێیوتین کە زۆر هاوکاری کەسانی بەتەمە نەکرێت یان کەسانێک کە خاوەن پێداویستی تایبەت بن کە ڕووەکەنە بنکەکان تا دەنگی خۆیان بن لە شاری هەولێر تا چەند هاوکاری کەسانی بەتەمەن کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەکرێت کە ڕوو لەو بنکانەکەن
بەڵێ لەگەڵەوەی کە هێزی ئەمنی لێە و هاوکاری دەکرێن لە دەرەوە ڕێنماییان پێ دەدرێت لەگەڵ ئەوەش کە کارمەندانی کۆمیسیۆنی ژانی لەو بنکەی کە مەقسەی یەکەم ژمارەی زۆر کارمەندی کۆمیسیۆنی بۆ پێیکە ئەو شوێنەی کە دەنجی لێ دەدرێتن نهۆمی دووەمە واتە تابقی دووەمە نی ئەوانەی کە بەکەوتنە یاخود باری تەندروستیان باش نییە هاوکاری دەکرێن و دەستیان دەگیرێت یاخود بە شێوەک لە شێوەکان هاوکاری دەکرێن بۆ ئەوی پاو بچن دەنگەکانی خۆیان بدەن تاکو ئێستا چەند حاڵەتێک هەبووە بەڵام ئەوەی کە نی بەرچاو مەکەوتو ئەوەیە کە بە بەردەوامی کارمەندی کۆمیسیۆن یاخود خەڵکێکی ئاسایی ژیانی ئەو خەڵکانن کە دێن دەنجی خۆیان دەدەن ئەوانە هاوکاری و کەسانش دەکەن کە نەخۆشییان هەیە یاخود پیر و بەکەوتنە و توانای ڕێکردنیان یاخود سەرکەوتنی سەرقاڵدرمیان نیە بتوان دەنگەکانی خۆیان زۆر باشە چکە لە چاودێرانی کۆمیسیۆن ئێوە کە زانین لەوەی کە چەندین چاودێری سیاسی لەوێ ئامادەیە وهروە چاودێری ڕێکخراوەکان و چاودێر نێودەوڵەتەکانیشمانێت تا چون ئەوان هاوکارن لەگەڵ چاودێرانی کۆمیسیۆن لەوێ بۆ ئەوەی کە ئەوانیش چاودێری پرۆسەکە بکەن هەرێکیان بۆ قوارەیەکی سیاسی خۆیان و وهروە ئەوانەی دیکەش بۆ ڕێکخراوە نێودەوڵەتەکان کە لە هەرێمی کوردستان وهروە بەگشتی لە دەریشەوە هەندێکمان هەیە لەوەی کە چاودێری ئەم پرۆسەیە ئەکەن. بەڵێ ئەوەی کە بەرچاومان کەوت ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لەو دیمەنەکانشتان بۆ دەگوازنەوە نوێنەری ڕێکخراوە ناوخۆییەکانن و لەگەڵ ئەوەش کە ڕێکخراوە نێودەوڵەتەکانیش بە هەماشەوە ئامادەیان هەیە بەڵام ڕێژەکان کەمترە بە بەراورد بە هەڵبژاردنەکانی تر و پێشووتر ئەوانە تەنها لەو بنکانە بە شێوەیە کە ڕۆک سەردان دەکەن ئەو شوێنانەی کە گرفتێکی لێ یاخود سکاڵای لێە یاخود بە شێوەیەک لە شێوەکان قەرەباڵغی زۆری لێە سەردانی ئەو شوێنانە دەکەن و لەوێ سکاڵاکان تۆمار دەکەن یاخود وتەی ئەو لە نەسیاسیانە وەردەگرن کە سکاڵایان هەیە ئەوەی کە تا ئێستا بینی ومانە ینی چاودێرە نێودەوڵەتیەکان نەهاتوونەتە ئێرە بەڵام چاوەڕۆن دەکرێت دوای نیوەڕۆ ئەم چاودێرانەش سەردانی ئەو شوێنانە بکەم بۆ پێی کە ئەو بنکەی ئێمە قسەی لێ دەکەین بنکەیەکی فراوان و گەورەیە ژمارەی دەنگدەری زۆرە و چاوەڕوان دەکرێت قەڵەباڵغیەکان زیاتر بن لە باش قارەمان دەرفەت هەیە یان ڕێگە پێدراوە ئەگەر ئەو هاوڵاتیانی سەردانی و بنکەیەکان چەند هاوڵاتێک بدوێنیت؟ وڵی بەر لە قسەکردنمان هەوڵماندا خەڵک وەڵبگرین بەڵام دیارە بەشێکیان حەزیان نەکرد قسە بکەن بەڵام ئەوەی کە لە دیمەنەکان دەیبینین قەڵەباڵغی هەیە لە بەردەم بنکەکانی دەنگدان کە بتوانن دەنگەکانی خۆیان بدەن ئەوەی کە لە دیمەنەکانیش بینیتان ئەنی لە بەیانیەوە سەعات هەفتەوە بنکەکانی دەنگدان کرا هۆکار چییە ویستۆ قسە بکەن قارەمان ڕۆژێکی گرنگە و ڕۆژێکی مێژوویە و ڕۆژێکی پیرۆزە. بەڵێ بەڵێ نی هەوڵماندا بەڵام هەوڵی زیاتر دەدەین بۆ ئەوەیەوە بتوانین بەشێک بۆ کەسانش بدوێنین کە هاتوونەتە لەگەڵمان بن قارەمانە پرسیارەمان لە ئەو پرسیارەمان لە مەریوانیش کرد لەوەی کە ئاپسانی ئەو کاتت باش دەنجی خۆتدا پەیامت چییە وەکو هاوڵاتیەک ئەمڕۆ دەنگت داتۆ پەیامت چییە لە بۆ خەڵکی کوردستان؟ هیوادارم هەموو کەس بێتم دەنگ بدا و دەنگدانە شتێکی باشە شتەکان هەموو یەکلای دەبتەوە بە دەنگدانی. بەڵەوەی کە دەبینم توانای ڕێکردنیشت نییە چۆن بوو هاتو نەخۆشی ئەرێوەڵا هات نەساغشم بە ساتم عەزم کرد مشارەکە بکەم لەو دەنگدانش ئەرێوەڵا داواکاری چێ لەوانەیە کە نەهاتوون یاخود بڕیاریان نەداوە بەشداری بکەن؟ داواکاریم ئەوەیە ئەوەی نەهاتی پێ دەنگی خۆی بدە ویزانی خۆی مرتاع بکە خۆش سەلامەت بیا سایمێ بەڵامە دیارە یەکێک بوو لەو کەسانەوە خۆی دەڵێ دەنجی داوە و داوا دەکاتن کە ئەو کەسانێکە بتوانێت سەردانی دەنگدام بکەن تا ئێستا دەنجیان نەداوە وەک لە دیمەنەکانیش بینیتان ینی لەو بنکەی کە مەقسەی یەکەم 1970 کەس مافی دەنگدانی هەیە ئەنی پێیتا پێێتە قەڵەباڵغی هەیە لە بەردەم بنکەکانی دەنگدان هەرچەندە ماوەی چەند سەعاتێکە ناوەندەکانی دەنگدان کراوەتەوە تاکو سەعات 6 ئەو وادەیە کە کۆمیسیۆن دیاری کردووە بەبێ درێژکردنەوە سەعات 6 کۆتایی بە وادەی هەڵبژاردننی پۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان. زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان نابووین لەو بنکەی کە لە شاری هەولێر بە شێوەیەکی ڕاستەخۆ بۆ گواستنەوەی و ڕووماڵکردنی پرۆسەی دەنگدان لەوێ کە هاوڵاتیان تا ئێستا چۆن بەشداری ئەکەن لە پرۆسەی دەنگدان. دەست خۆش بێ قارەمان سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردن لە شاری هەولێرەوە.